لە ڕێگەی چارکارگەی گەورەوە ڕۆژانە بە هەزاران تەن گەنم دەکرێن بە بەرهەمەکانی ئارد و ساوار و بنەتۆ و ئالیچی ئاژەڵ. توانای کارگەکان سەردەمیانە و پێشکەوتون، سوود لە نوێترین تەکنیکەکانی بەرهەمهێنانی بەرووبوومەکانی گەنم وەرگیراوە. یەکێکە لە پرۆژەکانی بواری کشتوکاڵی و تەنها لە ماوەی 1 ساڵدا تواندراوە لە قۆناغی بەردی بناغەوە بگات بە قۆناغی بەرهەمهێنان. ئێرە پرۆژەی بە بازاڕکردنی گەنمی جوتیارانە لە هەولێر. ئەم پرۆژەیە بە دووری 25 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژاوای شاری هەولێر. لێرە بە سەدان کرێکار لە بەشە جیاوازەکان کار دەکەن و ڕۆژانە گەنمی جوتیارانی وەرگیرا و ئامبارکراوی سایلۆکان دەکەن بە بەرهەمەکانی گەنم. یەکێک لە ئامانجەکانی حکوومەت پشتبەستن بە بەرهەمهێنانی ناوخۆی پرۆژە جۆراوجۆرەکانی لە سێکتەرە جیاوازەکان لە ماوەی ساڵانی ڕابردوودا بوژانەوەی زۆریان بە خۆیانەوە بینیوە. یەکێک لە ئامانجەکانیش بریتە لە بە پیشەسازیکردنی بواری کشتوکاڵی کە ئەم پرۆژەیە یەکێکە لە پرۆژە استراتیژی و گرنگەکان کە لەم کابینەیەدا و لە سەرەتای مانگی 11 2020دا لەلایەن سەرۆکی حکوومەتەوە بەردی بناغی بۆ دانرا. لە ماوەی 6 مانگی یەکەمی کارکردن گەیشتن بە قۆناغی ئامادەبوونی سایلۆکانی هەڵگرتنی گەنمی جوتیاران. دوجار لە ماوەی 9 مانگی یەکەمدا یەکەم بەرهەمی ئارد لەم پرۆژەیە بەرهەم هات لەلایەن سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانەوە کرایەوە. لە کۆتایی مانگی 8 ساڵی ڕابردوودا بەرنامەی ژێرخان پرۆژەی بە بازاڕکردنی گەنمی جوتیارانی بەسەر کردەوە. ئەو کات قۆناغەکانی کارکردن بریتی بوو لە وەرگرتنی گەنمی جوتیاران بە پرۆسەیەکی زانستی و پشکنینەکان ئەنجام دەدرا. دوجار لە ڕێگەی بار هەڵگرەکانەوە دەبردران بۆ سایلۆکان و لە ڕێگەی ڕێرەوە ڕۆبۆتیەکان پرۆسەی پاکردنەوە و جیاکردنەوەی گەنمەکان ئەنجام دەدرا و ئامبار دەکران. لەلایەکی دیکەی پرۆژەکەشدا کرێکاران و ئەندازیاران سەرقاڵی بنیادنانی کارگەکانی ئارد و ساوار و بڕوش و بنەتە و ئالیک بوون کە هەریەکیان بە گروتینی زۆرەوە کاریان تێدا دەکرا بە ئامانجی تەواوکردنی کارگەکان و دەستکردن بە بەرهەمهێنان لە پرۆژەکە. لە قۆناغی دروستکردنی پرۆژەکە نزیکەی 1000 هەلیکار ڕەخسێنرا بوو. دوای نزیکەی 6 مانگ دەمانەوێت بزانین ئێستا پرۆژەکە لە چ قۆناغێکدایە. ئێستا تەواوی کارگەکان گەیشتون بە قۆناغی بەرهەمهێنان و کارکردن تیاندا بەدی دەکرێت و دوجاریش لە کۆگاکاندا بەرهەمەکان بوونیان هەیە. پرۆژەی بە بازاڕکردنی گەنمی جوتیاران لە ساڵی 2020 لە بیدایەتی مانگی 11 بەردی بناغی دانرا و هەمان ڕۆژ دەست بەکارەکانی کرا. پشت بەخوای گەورە توانرا لە ماوەکی زۆر نزیک لە ماوەی 7 مانگ ئامادەکاری تەواو کرا و گەنمی جوتیارانی پار ساڵ وەرگیرا لەو سایلۆیانە ئەمبار کرا و گشتیشی کراوە ئینتاج و بۆ ئارد و گەڕاوە بازاڕەکانی کوردستان. لە ماوەی 9 مانگ توانیمان کارگەی ئاردەکە تەواو بکەین. ئینتاجی ئاردمان هەبوو تا ئێستا بەردەوامە. ئاردمان هەموو هەرێمی کوردستان و عێراق بە تەواوەتی ئینتاجی مەی پێگەیشتووە و ئینتاجمان هەیە. لە پاشەوی کارگەی ساوار لە ماوەی 11 مانگی ئەویش تەواو بوو. ئینتاجی ساوارمان هەیە بە 3 جۆر ئینتاجی بڕوشمان هەیە. لە خودای بە زیادبی بەشێک کەشمان زیاد کرد لە ناوی گەنمە کوتا. کارگەکانمان مۆدێرانە دروستکراینە زۆر پێشکەوتونە. هەموو کاتێک دەتوانین ئەپدەیتی لە ناوکەین شتیکە زیاد بکەین. ستا لە کارگەی ساوار گەنمە کوتامان زیاد کرد. لە کارگەی ئاردەکە دەتوانین ئاردی مەحکەڕۆنیش ئینتاج بکەین و لۆ کارگەی مەحکەڕۆنی. پاشێوان بنەتۆشمان تەواو بووە. کارگەی عەلەفیشمان تەواو بووە. کارگەی عەلەفیش لە ماوەی 12 مانگی سامپڵمان لێ وەرگرت و ئینتاجی خۆی کردی و ئامادەیە لە بۆ ئینتاج 2 جۆر عەلەف، عەلەفی پەلەوەر، عەلەفی ئاژەڵی گەورە یعنی ئی دەوازن و حەیوانی پێدەڵێن هەردووکان ئینتاج دەکەن. هەموو کارگەکانمان تەواو بووە لە ماوەی 12 مانگ. پرۆژەکەمان یەکێک بوو لە خەونەکان بووە. ڕاستی ئاسانکاریەکی زۆرمان لە هەموو بوارەکان دیت. یعنی لە خودای بە زیادی حکوومەتی هەرێم بە وەزارەتە معنەیەکان بە سەرۆکایەتی حکوومەتی هەرێم هەمویان پاڵپشت بوون لۆ ئاسانکاری و لە بۆ پێشکەوتنی پرۆژەکە و لە بۆ متابعەیان و لە بۆ یارمەتیدان و بە هەموو جۆرێک لەگەڵمان بوون. هاوڵاتیان و خەرچی منتیقە و خەڵکی کوردستان بە هەموو نەوحەک دڵیان خۆش بوو، پشتگیری و تەشجیعیان هەبوو لۆ پرۆژەکەمان. ئەو سارەکە بنەتۆش وەرگیرە لە جوتیاران ئەمبار کرا و دوایش دیسان پێیان فرۆشەوە. بەڵام لۆ ئەو ساڵی دادێ بنەتۆ کارگەکەی لەکنە خۆمانە
ئەو گەنمەی کە بە کەلکی چاندنەوە دێتن وەردەگیرێ پاک دەکرێتەوە بژار دەکرێتن دەرمان دەکرێت لە چیز دەکرێت ئەمبار دەکرێتن ئازر دەکرێتن لە بۆ ساڵی داهاتوو کە بتانی بیسینیتەوە ئەو بنە تۆیانش گومان لەوەی دانیە وەزارەتی کوشتتوکاڵ دەبی جۆرەکەی دیاری بکات لەگەر شارەزایانی خۆمان یان ئەو گەنمەی کە دەمان هەیە لۆ بنەتەوە جوتیاران هەڵدەبژێرین بە هەموو شێوەک یارمەتیان دەدرێتن کە ئەو بنەتۆیە بچین و وەریگرینەوە خەزنیکەین و لە ماوەی 2-3 ساڵ بتوانین ببینە ساعبی ئەو بنەتۆی کە بە خۆمان دەمان هەیە ئینتاجی بکەین و بە کەڵکی بەرهەمەکانیشمان بێتەوە بە باشترین شێوە. لەم پرۆژەیەدا بە نوێترین تەکنیکی کارکردن پرۆسەی بەرهەمهێنان جێبەجێ دەکرێت. دوایەوەی گەنمی جوتیاران لە ڕێگەی بارهەڵگرەکانەوە هاوردەی ناو پرۆژەکە دەکرێت قۆناغی پشکنین دەست پێ دەکات بە مەبەستی دەستنیشانکردنی جۆر و پلەبەندی بەرهەمەکە دوجار بەرەو ڕێڕەوی سایلۆکان دەبردرێن و بە شێوازێکی زانستی لە ئەمباری سایلۆکان هەڵدەگیرێن. هەر جۆرێک لە جۆرەکانی گەنم لە چەند سایلۆیەکی تایبەت هەڵدەگیرێن. ئەم پرۆسەیە بە شێوازێکی ڕێکخراوی ئەلیکترۆنی جێبەجێ دەکرێت و هەر لە ڕێگەی گواستنەوەکان بە لولەکانی گواستنەوە پرۆسەی پاکردنەوەی سەرەتایی بۆ گەنمەکان جێبەجێ دەکرێت و دوجار هەڵدەگیرێن. لەم کارگەیەدا بەرهەمهێنانی ئارد دەست پێ دەکات. لێرەوە لە ڕێگەی لولەی تایبەتیەوە ڕاستەوخۆ گەنمەکان لە ئەمبارەکانەوە دەهێنرێن بۆ ناو کارگەکانی بەرهەمهێنانی ئارد. لەم کارگە 7/9دا پرۆسەی پاکردن و هاڕینی گەنمەکان جێبەجێ دەکرێت و ئارد بەرهەم دەهێنرێت. لە دوایین قۆناغدا بەرەو بەشی پێچانەوە و لە کیسکردن دەچن. ئێمە لە مەعمەل لە کارگەی ئارد سی سایلۆی گەنممان هەیە. سەرەتا سی سایلۆی گەنممان هەیە لۆ دوو هێڵ چونکە ئەمە قەبارەی کارگەکەمان 1000 تەنە لە ڕۆژەکە. دوو هێڵمان هەیە هەر یەکی 500 تەن لە ڕۆژەکە بە قەبارەی 1000 تەن بە تۆتاڵی 1000 تەن لە ڕۆژەکە. ئێمە ئەو سی سایلۆیەی کە لۆ گەنم بەکاردێت لۆ مەعمەل ئارد وەردەگرین بە واستەی کۆمڤایر لە تەوەریەک ئەمە لە ئەمبارە گەورەکان کە قەبارەیان 100,000 تەنە هەر ئەمبارەك 5,000 تەنە ئیگەنمی تۆتاڵ ینی کۆی ئەمبارەکان هەمووی 100,000 تەنە 20 دانە سایلۆمان هەیە. لە دوایەوەی کە لە کۆنتترۆلی ئیعاز وەردەگیرێ لە کۆنتترۆلی ئاردی ئیعاز وەردەگیرێ دەدرێتە تاوەریەک دەڵێ کە بەو قەبارەی ئەمە گەنممان لۆ بنێرنا مەعمەل ئارد ڕۆژانە ئەمە ئەو گەنمە دەنێردرێتە بەهۆی بە سیستەمێکی زۆر تازە بە سیستەمێکی زۆر پێشکەوتو مەکاینەکان هەمووی پێشکەوتونە لە مەرحەلەیە کەم خاوێن کرایتەوە گەنمەکە لە دوایوی کە دەگوازرێتەوە لە بۆ ئەمبارەکانی کارگەی ئارد سەرەتا دەست پێ دەکرێت دەشورێ گەنمەکان کە دەست پێ دەکرێت دەشورێ لە دوای شوشتنی ئەو بڕی کە پێویستە بکرێتە ئارد 24 کاتژمێر تا 48 کاتژمێر لەسەری دەوەستەی ئەمباری تایبەتی هەیە کە تەواو شورا ڕتوبەتەکەی نەما ئینجا دەچیتن لە بۆ کارگەی ئارد دەست پێ بە پرۆسەی ئارد دەکرێت یەکەم شت دەست پێ دەکرێت دەهاڕێ لە مەچینەی ئاشەکان هەر هێڵک 24 مەچینەمان هەیە بە قەبارەی جیاواز بە پرۆسەی جیاواز بە 2 هێڵ 48 کە مەچینەی ئاشمان هەیە کە ئەمە پێی دەڵێن لێرە ڕۆڵ مێڵ ئەو مەچینانە بە ستاندەردێکی زۆر بەرز دروست کراوە. دەتوانم بڵێم یەکەم کارگەیە لەسەر ئاستی عێراق بەو تەکنۆلۆژیا پێشکەوتووە و بەو ستاندەردە جیهانیەی کە بەکار هاتووە بە ئامێری زۆر پێشکەوت و بە خۆتان دەبینن ئێستا ئەوە ژووری کۆنتترۆلی کارگەی ئاردە ئۆتۆمەیشنە هەمووی فول ئۆتۆمەیشنە فول ستاندەردی جیهانی لێ بەکار هاتووە هەموو بەشەکان بەشی مانیوەڵی تێدانە هەمووی ئۆتۆمەیشنە. لە دوایەوەی کە ئاردەکە بە کوالیتێکی بەرز دروست کرا لە کارگەکە زیادە بکەوە دەرەجەیەک لەگەڵ دەرەجە دوو کە لە بازار پێی دەڵێن سفر ئەمە پێی دەڵێن دەرەجەیەک و دوو بە کوالیتێکی زۆر بەرز ئیدی دەستە بەشی پاکێجینگ لە بەشی پاکێجینگش ئێمە 24 ئەمبارمان هەیە هەر ئەمبارەك کە پێی دەڵێن سایلۆ لێرە بە قەبارەی 150 تەنە هەر ئەمبارەك لە دوایوی کە ئەمبار دەکرێت ئیدی بەشی پاکێجین کۆنتترۆلی خۆی جیاوازە ئێمە سێ هێڵی دروستکردنی ئینتاجی بەرهەمی ئاردمان هەیە دوو هێڵیش لە بۆ کەپەکە لە بەرهەمی ئاردەکە ڕۆژانە کە ئینتاج دەکرێت لە 120 تا 22 دەبتە کەپەک ئەویش بە بازارکردنی خۆی هەیە کەپەکە لە بۆ ئالیک و لە بۆ ئاژەڵ و ئۆشتانە بەکاردێ لە دوایەوەی کە ئینتاج دەکرێت هەردوو بەش هەم ئارد هەم کەپەکەکە
ئیدی بە ستاندەردێکی زۆر باش ئەوە لە دوای ئەوەی کە فەحز کرایە تێست کرایە مختبەر کوالیتی بەرز لەسەر بڕیاری درایە بە بازارکردنی دەکرێت لێبڵی لێ دەدرێ ئێستا لەو کاتەدا بەناوبانگترین ئاردە لەسەر ئاستی عێراق لەبەرەوەی کواردەکەی زۆر بەرزە ئێمە ڕۆژانە تێستی دەکەین سەمونی پێ دروست دەکەین لێرە نانی پێ دروست دەکەین هەر بۆ خۆمان لۆ کارگەی خۆشمان لۆ کافتری خۆشمان بەکاری دێنین ڕۆژانە ئاردەکە ئێستا زۆر بەناوبانگە دەتوانم بڵێم منافەسەی ئاردی بیانیەکان دەکا لە بازار ئێستا کوالیتەکەی زۆر بەرزە زۆر داوای لەسرە لە کارگەی ئارد ئێستا بەنسبەت هەڵی کارێکی زۆر باش دروست بووە لەو پرۆژەیە زۆربەی کارمەندی خۆمانی تەنانەت هەندێک بەش نەبی کە بڵین کورد نینە ئەویش بە موقەتی لێرەنە هەندێک بەشی جیاواز پرۆفیشنەڵن ئەویش کارمەندی خۆمان لەگەڵیانن تا مدەکی کەم کە پرۆفیشنەڵ دەبن لەگەڵیان ئیدی ئیشیوان لێرە نامینێت بە ١٩٠ زیاتر کارمەندی خۆمانن لێڵە زۆر بەسەر بەرزیەوە زۆر بە خۆشحاڵیەوە. وەکو بەشی پاکەجینگ ئەوانەی هەمانە دوو جۆر ئاردە ئاردی سفر ئاردی دەرەجە دوواتە ئاردی بۆر ئاردی دەرەجەیەک بە تایبەت بۆ سەمونە ئاردی دوو بۆنان 25 کیلۆگرامی و 50 کیلۆگرامیە ئەوەی ئاردی سفرە دەرەجەیەکە گونیەکەی شینە فەردەکەی شینە و ئاردی دەرەجە دوو فەردەکەی سۆرە لە هەر ساعتێک 960 عادەتمان هەیە و بەنسبەت بابنە 25 کیلۆگرامەکە دوو هێندەیە و لە بەشی ئاستی خوارەوە 1 کیلۆگرامیمان هەیە ئاردی پاکێت ئاردی 1 کیلۆگرامی کە ئاردی کێکە ئەویش باماشە ئاردی سفرەکەی تێدا لە هەر ساعتێک 2280 عادەت ئینتاز دەکەین. بەرهەمهێنانی ئارد لەم کارگەیەدا بە شێوازێکی زانستی و لەسەر بنەمای ستانداردە تایبەتیەکانەوە بەڕێوە دەچێت لە قۆناغە جیاوازەکاندا بە گوێرەی پێویستی پرۆسەی پشکنین لە تاقیگەکانەوە بەڕێوە دەچێت تاوەکو کوالێتی و جۆری بەرهەمەکان بە بەرزی بمێنەوە و لەم ستانداردە لاەدەن کە پێیەوە پابندن. ئێرە مختبەری سەرکی ئاردە لێرەدا 24 کاتژمێر کارمەندەکانمان بەردەوام چاودێری بەرهەمەکان دەکەن لێرەدا 24 کاتژمێر نمونەمان لە بۆ دێتن تستی کیمیایی و فیزیایی لە بۆ دەکرێتن ئەو تێستانە مۆیشچەرە مینەڕاڵ ئەبزۆگراف ڕستۆگراف سێدیم فاڵینگ نەمبەر و چەندان تێستی دیکە بێگومان ئەوە جێی دڵخۆشیە کە ئێمە کۆمەڵە گەنجێکین لێرەدا هەڵی کارمان بۆ ڕەخساوە کە دەرچووی کۆرێژی کوشتکاڵین زۆر بەمان دەستخۆشیمان هەیە لە بۆ حکوومەت کە پاڵپشتی بەرهەم هێنەرەکان دەکاتن لە بۆ پرۆژەی ئەوها بەو پێەیە چەند هەلی کار لە بۆ هەزاران گەنجی وەکو ئێمە ڕەخسێنراوە. لەم کارگەیەدا جگە لە ئارد بەرهەمەکانی ساوار و بڕوش و گەنمەکوتا لە بەشێکی کارگەکەدا بەرهەم دەهێنرێت بە توانای بەرهەمێنانی 120 تۆن لە ڕۆژێکدا بە شێوازێکی سەردەمیانە لە قۆناغی گەنمی ساخەوە تا قۆناغی لە کیسکردن پرۆسەکان بەڕێوە دەچن. گەنمەکانمان ڕاستەخۆ لە سایلۆکان و دێتە ناو کارگەی ساوار بەرهەمێنانی ساوار لە لێرانە ئەمە ئەمبارێکی سایلۆمە ئەمبارێکمانەیە کە گەنمی سایلۆکان دێتە ناوی ڕاستەوخۆ ئەو گەنمەیە دەچێتە بەشی خاوێنکردنەوە لە بەشی خاوێنکردنەوە دواتر دەچێتە ناو سایلۆیشی تر لە ناو سایلۆ دووەم گەنمەکە دەچێتە بەشی شوشتنەوە و کوڵاندن لە دوای کوڵاندن دەچێتە بەشی وشکردنەوە دووبارە دەچێتەوە ناو 4 سایلۆ ئەو 4 سایلۆیە توانای وەرگرتنی 1000 تەن گەنمی وشکراوەی هەیە دوای ئەوە دەچێتە بەشی گەنم وردکردن ئەو گەنمەکە بەچەند ستێپێکدا دەڕۆ بەچەند هەنگاوێکدا دەڕوە ورد دەبێت و دەبێت بە ساوار کە سێ زۆر ساواری لێ بەرهەم دێتن دەچێتە ناو 4 سایلۆتر کە ڕۆژانە ئەم کارگەی توانای بەرهەمێنانی 120 تەنی هەیە لێرەدا لە بەشی پاکێجینگ ئێمە چەند زۆرێک بەرهەمێنانمان هەیە دوو زۆر جیازمان هەیە هەر جیازێکیان هەر مەشینەیەکیان توانای بەرهەمێنانی بەرهەمێنانی دوو زۆر ساواری هەیە کە زۆری یەکەمیان با بڵێن 5 کیلۆیی 2 کیلۆیی ئەو مەشینە یەکەمیان مەشینەی دومیان 700 گرامی 900 گرامیە هەر مەشینەیەکیان توانای بەرهەمێنانی هەر سێ زۆر ساوارەکەی هەیە کە بە 700 گرامی 900 گرامی و 5 کیلۆیی و 2 کیلۆیی ساوارەکان زۆری یەکەمی فاینە کە پیرخەنیە بە کوردەواری خۆمان زۆری دومیان میدیەمە کە پێی دەڵێن ناوەند زۆری سێمیان درشتە کە پێی دەڵێن کۆرس ئێمە لە داهاتوودا دەتوانین بەشی تر زیادکەین کە زۆری تر زیادکەین کە گەنمی گەنمەکوتا بڕوش ئەو دوو زۆرەشمان دەتوانین لە توانەماندایە کە بەرەم بێنین
لێراندا لە بۆ ئێمە ئەو کارگەی زۆر باشە چکە کۆمەڵێک بەشێکی زۆری خەڵکی ناوچەکە بە تایبەت و بەگشتی خەڵکی کوردستانیشی هەموو تێدایە و زۆربەی هەرە زۆری کوردن و لە بەشی پاکێجینگ بە خۆشحاڵیەوە ئێمە هەمومان کوردین هەموو خەڵکی کوردستانین هەمومان گەنجی کوردستانی کە لێرە دەتوانین کار بکەین و بەرهەمێنان بە خۆمان با بڵێن ساوارەکە بەرهەمبێن و بەشی پاکێجینگ بەڕێوە ببین. بەشێکی دیکەم پرۆژەیە بریتە لە بەرهەمێنانی ئالیچی ئاژەڵ بۆ ئەم بەرهەمە سوود لە بەرهەمی کەپەچی ئاردوو گەنمەشامی و ئەم جۆرە گەنمە وەردەگیرێت کە کوالێتیان لە ئاستی بەرزدانین بە تەکنیک و قۆناغی جیاواز ڕۆژانە لە توانایدایە 480 تۆن علەف بەرهەم بهێنرێت. ئێمە ڕۆژانە توانای بەرهەمهێنانی 500 تەن ئالیکی جۆراوجۆرمان هەیە وەکو ئالیکی مریشکی گۆشت و هێلکە ئالیکی ماسی ئالیکی ئاژەڵی گەورە و بچووک کارگەکەمان بە ستافی شارەزا و کەسی بە ئەزمون و لێهاتوو بەڕێوە دەبدرێت. کارگەکەمان تاقیگەی تایبەت بە خۆمان هەیە بۆ هەموو ئەو موادانەی کە لە پێکاتەی ئالیکدا بوونیان هەیە و ئیشیان پێ دەکرێت بۆ نمونە گەنمە شامی سۆیا کەپەک ئارد بۆ ماندەی وەری دەگرین واتە نێوخۆیی و خۆماڵیە و گەنمە شامیش ئەو کاتێک کە وەرزی پێگەیاندنیانە ئێمە لە جوتیارانی هەرێمی کوردستان وەری دەگرین و بەکاری دێنین لە ئالیکدا ئێمە توانای دامینکردنی ئەو ئالیکانەمان هەیە بۆ تەواوی جوتیارانەی خاوەن کێرگەکانی هەرێمی کوردستان واتە تا ڕادەیەکی زۆر دەتوانین ئاستی پێداویستیان پڕ بکەینەوە و هەروەها توانای دابینکردنمان هەیە بۆ ناوچەکانی خواروی عێراقیش. ئێمە هوپەرمان هەیە کارگە هوپەری هەیە واتە ماوەدەکان هەمووی لەوێ خاڵی دەکرێت بەس پێش خاڵی بوونیان دەبێت لە تاقیگە دەربچن اینجا خاڵیان دەکەین و وەری دەگرین. گەنمە شامی هەمووی واتە بە ساغی وەردەگیرێ و لە سایلۆکان دەکرێت پاشان میزان دەکرێ و حەسەب ئەو فۆرمولە و وەسفەی کە ئێمە دایدەنین حەسەب گایدی هەر مریشکە مەسەلەن هێلکەیە گۆشتە ماسیەوە هەمووی تاقۆ پرۆتین و گایدی خۆیان جیاوازە حەسەب گایدی و ئەرقامانە ئەو ئالیکە دروست دەکەین ئێمە سەرەتا میزان دەکرێت بە جێری ئەو ڕقەمانی کە ئێمە داخلی دەکەین وەزن دەکرێ و دەڕوا پاشان کە تێکەڵ کرا دەڕوا هەمەر میل هەیەواتە وردی دەکاتن ئەو ئالیکەی وردەکە دێتە خوارێ بەو ئیلیڤەیتر و کۆنڤایارانە بەسەر دەکەوتەوە دووبارە جیهاز هەیە جیهاز پلێت هەیە پرێس پلێت دەچێتە ناوێ بخار هەیە ستیم هەیە لەگەر ئەو ئالیکە وەکو تۆزە یەکدی دەگریت تۆزێک مەسەلەن وەکو هەویر تۆمتری لێ دێتن پاشان دەستەنا ئەو ستیمە حەسەب ملیمی ئەو ستیمە ئەو ئالیکە دێتە دەرێ و ئەگەر لە بۆ مەسەلەن مریشکی بچووک بیواتە یەک ڕۆژە ئەوانە کرمبل هەیە ئەو جیهازیان کرمبلە ئەوە ورتری دەکا ینی بە حەجمی ساوار تۆزێک درێژتر پاشان لە چیز دەکرێ و دەینێرینە بازار. بەرنامەی ژێرخان لە یەکێک لە ئاڵقەکانی لە ماوەی ڕابردوو ئەم پرۆژەی بەسەر کردبووەوە کە ئەو کات تەنها گەیشت بوون بە قۆناغی وەرگرتنی گەنمی جوتیاران. دوای 6 مانگ لە کارکردن ئێستا جیاوازیەکان بە شێوازێکی زۆر بەدی دەکرێت. پرۆژەکە خێراتر لە کاتی خۆی تەواو کراوە. بەڕێوەبەری پرۆژەکە باز لە هۆکاری خێرا بە کۆتاهاتنی پرۆژەکە دەکات و یەکێک لە هۆکارەکانیش دەگەڕێنێتەوە بۆ پاڵپشتیکردنی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان. هەموو لایەنەکان هاوکار بووینە وەزارەتی کشت و کاڵ دەستەی وەبەرهێنان وەزارەتی کارەبا وەچی وەتم سەرۆکایەتی حکوومەتی هەرێمەوە لە پێش هەموویانەوە هەمووی تەشجیع پاڵپشتی چ پێویستیەک ڕۆتینیات زۆر کەم کراوە مەجال درا کە کار بکەین ئەو جەکارەکانی کە لەگەڵ حکوومەتی ڕێژی بێخین عنی پارە لە ڕۆیشتین لە هەردووکان کارکردنەوەیتکە کارێکی ئەوها بەس ئامادەکردنی ئەو ڕاپ و ئیجازە وەرگرتنی لەوانەیە ئێستا بە نۆرمەل بڕوا شەژمانجی بخایێنێ کەچی لە ماوەی مانگە چیلۆیان تەواوکردنی ئیجازەمان وەرگرت و دەستمان بەکار کرد. ئەوە یەک لە شتەکان. دوو هەر داواکاریەکە بە دابینکردنی کارە بە هەموو شت ئەگەر باوەڕ بکەی شەوی جەژن بوو مەعەتەمان سەعات 6 شەوی هینا لێرەمان ڕاگرت و دەستمان بە ئیش کرد پارساڵ. یعنی ئەو ئاسانکاریانە هەموو هەبوون لە هەموو لایەنەکان کەس نەبوو بزانی لەو پرۆژەی ئیشەکەی ئاسانکاریمان لۆنەکە دەستخۆشی لە هەمووان دەکەم سوپاسی هەموو لایەنەکان دەکەم. ئەو ئینتاجەی هەیتمان 1000 تەن دەتانین بڵێن بەشی 160 کوردستان دەکاتن ئەگەر ئەمە بەس ئینتاجی بکەین یعنی ئاردی خۆمان دەبیتن هەتا 160 پرۆژەی هاوشێوە هەیە لە شارەکانی کە کەواتە دەتوانین 100 خواردنی خۆمان جێبەجێ بکەین ئەوەیە ئاسایشی خۆراک کەواتە کە ئەمە لە مەوسمی گەنم گەنمی خۆمان خەزن کرد بۆ ماوەی ساڵێک ئەمە ساعەبی نانی خۆمانی.
پرۆژەی بە بازاڕکردنی گەنمی جوتیارانی پارێزگای هەولێر لەسەر ڕووبەری 1200 دۆنم زەوی دروست کراوە. لە پرۆژەکەدا 20 سایلۆ هەیە، هەریەکیان توانای هەڵگرتنی 5,000 تۆنم گەنمیان هەیە، کۆی گشتیان 100,000 تۆن گەنم هەڵدەگرن. سایلۆکان لە توانایاندایە لە کاتژمێرێکدا 200 تۆن گەنم بەتاڵ بکەن و لە ڕێگەی ڕۆبۆتەوە ئامادەی بکەن بۆ ئەمبارکردن. کارگەی ئارد لە پرۆژەکەدا لە توانایدایە 1000 تۆن گەنم بکات بە 800 تۆن ئارد. بەشی کارگەی بڕوش و ساوار لە توانایدایە ڕۆژانە 120 تۆن گەنم بکات بە بەرهەمی بڕوش و ساوار. کارگەی بنەتۆ و ئامادەکردنی گەنمی چاندن بۆ جوتیاران ڕۆژانە 120 تۆن گەنم ئامادە دەکرێت. کارگەی علەف ڕۆژانە 480 تۆن علەف بۆ ئاژەڵ بەرهەم دەهێنن. لە کۆی گشتی ڕۆژانە 2500 تۆن گەنم بۆ بەرهەمە جۆراوجۆرەکان بەکاردەهێنرێت. لە پرۆژەکەدا بۆ هەر کارگەیەک کۆگایەکی تایبەتمەند هەیە لەسەر ڕووبەری 2000 مەتر تا بەرهەمەکانی تێدا هەڵبژیرێن. لە تەواوی پرۆژەکەشدا هەلیکار بۆ نزیکەی 1000 کەس ڕەخسێنراوە. لەم بە دوواداچوونەدا بۆمان دەردەکەوێت کە ئامانجی حکوومەتی هەرێمی کوردستان بریتە لە بەرزکردنەوەی ئاستی پرۆژە ناوخۆییەکان بە مەبەستی دروستکردنی ژێرخانێکی ئابووری بەهێز لە هەرێمی کوردستان. ئەم پرۆژەیە کە تەنیا لە ماوەی 1 ساڵدا تواندرا لە قۆناغی بەردی بناغەوە بگات بە قۆناغی بەرهەمێنان، نمونەی چەندین پرۆژەی دیکەی استراتیژی و گرنگە لە هەرێمی کوردستان.